لە سێمین ساڵیادی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پارتی وێژێتی یەکتری بە خیانەت و نیشتیمان فرۆشتن تۆمەتبار دەکەن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت یارێمی کوردستان لە ساڵیادی ڕووداوەکە پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا بە ناڕاستەوخۆیەکێتی بە خاک فرۆشتن تۆمەتبار دەکات. لە کاتێکدا لە کابینەی نوێیەم ئەو حیزبا و بەشی سەرەکیەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت ئاماژە بەوە دەکات ئەو دۆخانە ئاساییەی کە لە ئەنجامی خیانەتی خاکفرۆشانەوە لە کەرکووک و ناوچە کوردستانیەکانی تر هاتاراوە جێگەی قوبوڵکردن نییە. لا بەشێکی دیکەی پەیامەکەیدا سەرۆکی حکوومەت یارێم دەڵێت هەرگیز زامی خیانەتی خاکفرۆشانمان بیر ناچێتەوە، بەڵام لە خیانەت بەزامترەوەیە کە گەل خیانەتکار سزا نەدات. باسکردن لە سزای گەل لەلایەن سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە ماوەی 28 ساڵە پارتی وێکێتی یاری بە ژیانی خەڵکی کوردستان دەکەن، بەڵام گەل سزای نەداون. هەردوو پارتە دەسەڵاتدارەکە لە برسیکردن و بردننی سامان یارێمی کوردستان و لە دەستدانی خاکی ژنەماوە بە خەڵکی نەکەن و دەمێکە کاتێەوە هاتووە سزا بدرێن. لای خۆشیەوە زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە وەڵامی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستاندا دەڵێت ئاشکرایە 16 ئۆکتۆبەر دەرەنجامی کوربینی سەرکردایەتی کوردستانە لە پێشیانەوە مەسعود بارزانی ئەگەر کەسێک پێویست بێ بەرپرسیارەتی خۆی لە 16 ئۆکتۆبەر هەڵبگرێت بێد و دڵی بارزانیە. ئەم لێدوانەی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ئەوکاتە لەگەڵەوەی حیزبەکە یەکێک بووە لەو لایەنە سەرکیانەی پشتگیری بارزانی بوو لە ئەنجامدانی ڕیفراندۆم. بە ئابڕوایی چاودێرانی یەکێتی دەیتوانی ڕیفراندۆم لە کەرکووک و ناوچەکانی ژێر دەستی ئەنجام نەدات، بەڵام بژاردەی پشتگیری ڕیفراندۆمی هەڵبژارد. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەیامەکەیدا هێرشی تون دەکاتە سەر پارتی و تۆمەتباریان دەکات با پێشکەوتنی سوپای بەعس و ئێران و تورکیا بۆ لێدان لە کورد، جگەل لە شەڕەقسەی نێوان پارتی وێکێتی لە ئاستی بەرپرسانی باڵاشدا لە سۆشیال میدیادا پەیجەکان یەردوو لا کەوتونەتە تۆمەتبارکردنی یەکتری. بارەگای بارزانی نووسینێکی داناوە و تێیدا هاتووە 16 ئۆکتۆبەر خیانەتێکی لەبیر نەکرا و زامێکی قوڵە لە جەستەی نیشتیمان. هەرچی میدیاکان یەکێتیشە هێرشی توندیان بۆ سەر پارتی دەست پێ کردووە، داوای لیژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن. پارتی لاهور شێخجەنگی وەگەندازیاری 16 ئۆکتۆبەر تۆمەتبار دەکات. لە بەرامبەردا میدیای فەرمی یەکێتی بڵاوی کردەوە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لاهور شێخجەنگی با نووسراوی فەرمی داوای لە حکوومەت یارێم و دامەزراوە فەرمیەکان یارێمی کوردستان کرد لێکۆڵینەوە لە ڕووداوەکان بکەن و ڕاست و دروستی ڕووداوەکان و تۆمەتباران و خیانەتکاران بۆ خەڵکی یارێمی کوردستان ئاشکرا بکەن، بەڵام تا ئێستا هیچ لیژنەیەک پێک نەهێنراوە و هیچ لێکۆڵینەوەیەکیش نەکراوە. لالایەکی دیکەوە محەممەد حەکیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە نووسینێکدا لەبارەی 16 ئۆکتۆبەرەوە دەڵێت لەوەتەی چاوی کردوتەوە دانیشتوانی ناوچە کوردستانیەکانی دەرەوە یارێم باجی ئەڵە سەربازی و سیاسیەکانی دەسەڵاتی کوردی دەدەن، لە ئاکامدا بوونەتە هۆیەوەی میلەت بۆ چەندەیەک باجەکەی بدات و هەموو دەستکەوتەکانیش خراونەتە بەردەم مەترسی. محەممەد حەکیم ماماژە بەوەش دەکات تا ڕژێمی سەدام هەبوو دەوترا خێر و بێری نەوتی کەرکووک و ناوچانە بۆ عەرەب دەبات و کورد لە سامانی خۆی بێبەشە، کەچی کە کەوتەوە دەست بەرپرسانی کورد هەمان ئەنجامی هەبوو. بامان شێوە خەڵکی ناوچەکە هەر بێبەشکران لە خێر و بێری سامانی ژێرزەوی و سەرزەوی. کارکێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵەوەش دەخاتە ڕوو ئەگەر جێشتنی ئەو ناوچانە بۆ پاراستنی خەڵکی کەرکووک و زەرەر نەکردنی زیاتری هێزی پێشمەرگە و بێکارێکی باشە و بەڵام گەر بۆ تەسلیمکردنەوەی ناوچەکە بە سەفقەی ژێربەژێری نێنی و گوماناوی و بەرژەوەندی مادی و وەرگرتنی پارە بوو بێ لەگەڵ حەشت و سوپا ئەوە خیانەتە. هەموو ساڵێک پارتی و یەکێتی لە یادی 16 ئۆکتۆبەر یەکتری با خیانەتکار تۆمەتبار دەکەن، تاوەکو ئێستاش دامەزراوەکان یارێمی کوردستان نەیانتوانیوە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە پێک بێن و ڕاستیەکان بۆ خەڵک ئاشکرا بکەن.